ئەمڕۆ 32 ساڵ تێپەر دەبێت بە سەردامەزراندنی یەکەمین ڕۆژنامەی ڕۆژانەی کوردستان کە لە دوێ ڕاپەڕینەوە ڕۆژنامەی کوردستانی نوێ و ڕۆژنامێکی سەنگین و ڕۆژنامێکی بوێر دەست بەکار دەبێت. هەڵبەتە ئاکام 32 ساڵ بە بەردەوامی ڕۆژنامەی کوردستانی نوێ لە کارەکانی بەردەوامە بەردەوام توانیوێتی لە هەموو کایەکانی لە هەموو بوارەکانی کۆمەڵگادا ڕۆڵی هەبێت و هەروەها هەموو ڕوودا و هەموو ئەو پێشخەتانی کە ڕۆژانە کوردستان بەخۆ دەبینێت ڕووماڵی بکات. جا ئێمە لە ساڵاتی دامەزراندنی ڕۆژنامەی کوردستانی نوێدا دەچینە لای زۆر بەڕێز مەریوان مەسعود کە بەسەم و جێگیری سەرنووسەری ڕۆژنامەکە لە ستۆدیۆ لامان ئامادەن. کاک مەریوان سڵاو لە بەبانی باش. کاک مەریوان بەخێر بێت. سوپاس بۆم دەفەتە. زۆر بەخێر بێ کاک مەریوان. پیرۆستان بێت. ئەم یادە لە هەمومان. پیرۆزبایتان لەکەین کاک مەریوان. ئومێدی بەردەوامی بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ بۆ ئێوە دەخوازین هەر سەرکەوتوو بن. زۆر سوپاس کاک مەریوان. جا دەستپێک بەر لە هەر پرسیارێک دەمەوێت لە ساڵاتی دامەزراندنی ڕۆژنامەی کوردستانی نوێدا پەیامی خۆت و جێگیری سەرنووسەر بکەنیت. لە پێشەوە سوپاستان ئەەکەم. ڕاستەکەی کاگاکام جوانی بود، ینی پیرۆزە لە هەمومان، چونکە کوردستانی نوێ خۆتانزان مەدرسەیەکە یان قوتابخانەیەکە بۆ هەموو ڕۆژنامەنووسانی کورد لە سەرەتاوەکەوە وەکو خۆت فەرموو لە 32 ساڵی تێپەڕاندووە ئێمە لە 33 ساڵیان ئەمڕۆ دەست پێەکەین. بۆیە ینی بە شانازیەوە من حەزەکەم پەیامەکەم ئەوە بێ کە بەر لەوەی پیرۆزبایی لە خۆم بکەم، پیرۆزبایی لە ئێوە لە هەموو میدیاکارێکی کورد دەکەم لە هەر کوێیەکی کوردستان و تاراوگەیە، چونکە کوردستانی نوێ وەکو خۆتان نەزانن ئەو باڵێن ئەو ڕێچکەی ڕۆژنامەنووسی کوردیە کە وەکو جەناب لە پێشەکە یاوتر ینی بە سەنجینی هاتوو تا ئێستا بە سەنجینی ماوەتەوە و یەکێکە لەو ڕۆژنامانەی کە توانیوێتی بەڕاستی با بڵێن سیقە و متمانە لای خوێنەر دروست بکە. ئەو کەسەی کە کوردستانی دەخوێنێتەوە لە بیدایەتەوە تا ئێستا زانیوێتی کە کوردستانی نوێ شتێ ناڵێ کە نەبوو بێ یان شتێ بڵاو ناکاتەوە کە ناڕاست بێ. بۆیە بە شانازیەوە پیرۆزبایی لە هەموو میدیاکارێکی کورد دەکەم لەم یادە پیرۆزەدا. بەڵێ کاک مەریوان هاوکار لەگەڵ بەڕێوەچوونی دومین کۆنفرانسی ڕاگەیاندنی یەکێتی بەڵێ کوردستانی نوێ چی لە هەکبەیدایە بۆ داهاتوو وەکو نوێ بوونەوە و پلانی داهاتوتان؟ لە ڕاستیدا ئێمە ئەم کۆنفرانسەی مەکتەبی ڕاگەیاندن کە دومین کۆنفرانسی مەکتەبی ڕاگەیاندنە بۆ پێداچوونەوە بە هەیکەل و بە بەرنامە و بە سیاست و هەموو ئەوانەی کە پەیوەندی بە باڵێن ئەعلامی یەکێتیەوە هەیە ئەم کۆنفرانس دەبەستێ. دیارە ئەو سوتفەیەکی بەڕاستی باڵێن غێر ئەنقەسیش بووە سوتفەکەی تۆ کەوتۆتە کۆنفرانسەکە دوێن دەستی پێکردو کە 11 مانگە ئەمڕۆژکە 12 مانگە 2 ڕۆژ ئەمڕۆ تاوا دەبێت. ئەمڕۆ ژیادی کوردستانی نوێ ینی هاوکاتی کۆنفرانسەکەەوە ڕێککەوتووە. بۆیە لە ڕاستیدا ئەمە هەر یادەکەشمان ینی باڵێن نەکردەوە بەو شێوەی کە پێویستە، چونکە لە کاتی کۆنفرانسی هەموو میدیاکارانی کوردستانی نوێژوک و میدیاکارانی تریێتی بەڕاستی سەرقاڵی ئەو کۆنفرانسن و ئەندامی ئەو کۆنفرانسن. بۆیە ئەو کۆنفرانسە بەڕاستی ئێمە خۆمان بەرناممان هەبوو هەموو ساڵانە کوردستانی نوێ بڵێن بە پلانی تازە بۆ نوێکردنەوە بۆ ئەوی تۆ با بڵێن دانەبڕی لەو مەسیرەیەکی هەیە بە ڕۆژنامەنووسی بە بەتایبەت کۆزانی ڕۆژنامەی کاغەز تۆزێک ئەنی ئەبێ وریاتر بی لە میدیاکانی تری هەتا مەسەلەن لە میدیای بەڵێ بڵێ باسی ئێستا دەکەم کە میدیای نوێ و هەتا میدیای بیستراوە بینرا و هەمویان بە چەند هەنگاوی لە پێش میدیای کاغەزەوەن. ئەگە میدیا کاغەز خۆی فیدای خۆی نەکەوێ یان با بڵێن ئەو کوالێتی پێشکەش نەکا کە پێویستە بەڕاستی خوێنەری لەداوەزی نایە ینی بڵێن ڕێ لە هەموو دنیا. بۆ ئێمەش کوردستانی نوێ ساڵانە بە پێ ئەو بەرنامەی کە هەمانە یعنی پلانێک دادەنین بۆ نوێبوونەوەی خۆمان یان نوێکردنەوەی کوردستانی نوێ ئەپدەیتکردنەوەی بە شێوەیەکی گشتی چ لە ڕووی مەسەن بۆ منە پاشکۆکانمان چ لە ڕووی ئەو گۆشانەی کە هەمانە چ لە ڕووی با بڵێن لاپەڕ تەوزیعاتی لاپەڕەکانە ینی بە شێوەیەک بکە بەڕاستی وا بکەین لەگەڵ ئەم بڵێن خێرایی کە هەیە بڵێن ئەو تەکنۆلۆژیا خێرایی کە هەیە ئێمەش فرییا بکەین. بۆیە کۆنفرانسی ژوەکو جەنابەت باس کۆنفرانسی ڕاگەیاندن هەلێکی زۆر باشە بۆ ئێمە، چونکە ئێمە بۆ ئێمە لە دوێنەیە مەسەلەن لەو لیژنانی کە دابش کراوە بۆ کۆنفرانس یەکێ لە لیژنەکان لیژنەی چاپەمەنیە کە با بڵێن چاپەمەنی مەکتەبی ڕاگەیاندنیان ڕاگەیاندنی یەکێتی تەمان لە تۆپەکەیانە لە سەرەوەکانە کوردستانی نوێیە ئەنجە دوایی بەشەکانی تری میدیای کاغەزیە. بۆیە دوێنێ بۆ منە زۆرترین گفتوگۆ و مناقەشە بۆ چوون لەسەر ڕۆژنامەی کوردستانی نوێ بوو کە بە خۆشحاڵیەوە هەموو ئەندامانی کۆنفرانس ینی بەبێ ئیسtisنا هەمووی لەگەڵ نەگمانەوەی کوردستانی نوێ بەڵکو لەگەڵ گەشەکردن و پشتگیری کوردستانی نوێ، چوە کوردستانی نوێ جگە لەوەی براندێکی یەکێتیە وەکو لۆگۆکەی بەڕاستی ئەمە بە شانازیەوە قسەیەکەیە کە ئێمە هەموو یادەگەیکەینەوە کە ئەویش کوردستانی نوێیە کە یادگارە شیرینەکەی مامە
يعني ئەو لای ئێمە يعني خاڵی سەرەکیە چکە ئێمە بە شانازیەوە مامزەلالی ڕەوانشاد هەموو کاتێک کوردستانی نوێی لەسەر و با بڵێن میدیاکانی تر بۆ کاتی خۆی یانی هەموو بەیانیان کوردستانی نەخوێندایەتەوە مامزەلار دەستی بە با بڵێن ڕۆژەکەی نەدەکرد بۆیە یعنی بە شانازیەوە دوێنێش ئەو تێبینیانەی کە هەبوو تەبەن هەمووی بە شانازیەوە ئێمە وەرمان گرتووە یعنی وەکو ستافی کوردستانی نوێ هەتا ئەبێتە ڕاستپاتەش لە کۆنفرانس هەمووی بۆ تەتویر و بۆ پێشکەوتنی کوردستانی نوێ بوو کە بەڕاستی خەڵکانی ئەکادمی خەڵکانی پسپۆری میدیایەکی دیکە خۆتەزانی زیاتر پێم وابێت لە 340 ئەندامی هەیە کۆنفرانس یعنی زۆربیان پێشنیاز و بۆچوونی خۆیان لەبارەی کوردستانی نوێ بە تایبەتی پێشکەش کرد کە ئێمەش دیارە کە بوو بە ڕاستپاردا بێگومان وردە هەمووی جێبەجێ دەکرێت. بەڵێ کاک مەریوان 32 ساڵ زۆرە بۆ ڕۆژنامەکە بتوانێت لەسەر ڕوتێکی خۆی بەردەوام بێت لەسەر نەمەتێک بەردەوام بێت تایبەتی لە دنیای ئێستا دەکە ژمارەی ئێجگار زۆر لە ڕۆژنامە لە ڕاگەاندراوی جۆرەوە جۆر هەیە کوردستانی نوێ چۆن دەتوانێت لەسەر ئەو ڕێچکەیە لەسەر ئەو ئامانج و هەدەفێک کە بووی دروست بووە بەردەوام بێت. بەڵێ ئێمە کوردستانی نوێ تەوان ئەمڕۆ بە شانازیەوە زیاد لە 9000 با بڵێن تیراژی دەرچووە تا ئێستا یان ژمارەی دەرچووە 9000 بۆ تەمەنی ڕۆژنامەیەکی ڕۆژانەی لە ڕۆژهەڵات و لە ڕۆژهەڵاتیش لە عێراق لە عێراقیش لە کوردستانە لە هەرێمی کوردستانە بەڕاستی دەستکەوتەکە بۆ مانایی کە یعنی تۆ 9000 ڕۆژ توانیتە مەسەلەن خوێنەر تێر بکەیت تۆ زانیاری بی بە خوێنەر تۆ خەڵک ڕۆشنبیر بکەیت یعنی بە زۆری لە جۆرەکان بە ڕێژەیەکی دیاریکراوە بە زۆر بەکەم یانی بۆیە ینی ئێمە دیارە پلانی خۆمان هەیە پلانەکەمان بۆ نمونە ئێمە هەتا جگە لە ڕۆژنامە کاغەزیەکە ئێمە خاتونی بەڕێزهینمان هەیە مەسەلەن بەچی دیجیتال میدیامان هەیە دیجیتال میدیاکەی کوردستانی نوێژ شانبەشانی ڕۆژنامە کاغەزیەکە ئێمە بڵین ئەڕۆین بە ڕێگاکە ئەو ڕێگایی کە میدیای نوێ کە ڕۆژنامەی کاغەزی ینی زۆر لێ ئەترسێ با بڵین وەکو ترسێک وایە بۆی فریای خۆی بکەوێت بەڵام ئێمە لەو بارەشە توانیمانە مەسەن بەشێکی ئێستا حتا ینی کوردستانی نوێ کە ڕۆژنامەشە بەڵام ئێمە ستۆدیۆمان هەیە یعنی ستۆدیۆی مقابلەمان هەیە ئەمە وەکو تەلەڤیزیۆنێکی بچووک ینی ستۆدیۆمان هەیە ئەمە کامێرەمانمان هەیە ینی زۆر شت دەکەین کە ئەمانەوێت لەو کاروانەی کە هەیە دانە بڕین و جگە لەوەش ینی ئەمە خاڵیشتمان هەیە لە کوردستانی نوێ کە ئەویش هەرجێگەی شانازی بوو ئێمە خۆڵەشی تایبەتمان دەرخان کردو ناومان ناوە ساڵۆنی کوردستانی نوێ تاوان ئەم ساڵۆنە تقریبان دەتوانم بڵێم یەکەم شوێنی کۆکردنەوەی نووسەران و ئەدیبان و سیمینار و کۆڕ بووە کە هەموو شتێکی بە خۆڕایی فراهم کراوە بۆ نووسەرەکان تاوان ئێستا خەریکە مۆدێلەکە ئێمە دروستمان کردووە لە هەندێک شوێنی تریشەیە بەڵام ئێمە مەسەن بۆ ئەڵکەڵێم خۆڕایی مەبەست چییە یعنی بۆ نووسەرێک قورس بوو کە بچێ هۆڵێ بگرێ مەسەن کرێی هۆڵەکە ئەیە اینجا خۆتانزان دوای ئەوە کرێی مەسەن دەنگ ئاات اینجا کۆفی برێکێکی مەسەن هەیە ینی کۆمەڵک پێداویستی هەیە خۆتانزان بۆ کۆڕ و سیمینار کە بەڕاستی لە توانای هەموو نووسەرێک نەبوو بیکە بەڵکو ئەوە مەسەن دەستگایەک یان دامەزراوەیەک بووی بکە ئیتر لۆگۆی خۆی ئەخستە سەر یعنی نووسەرەکەی بە کورتی یعنی تۆزی هەراسان بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە دەیکەین کوردستانی نوێ ئەمە ینی ساڵۆنەکە لە خزمەتیانایە کەڵێم لە خزمەتیانایە بە هەموو هینەکانەوە ئەو پێداویستانی کە باسم کرد یعنی ئێمە بە شانازیەوە ینی ببێ ئەوەی مەسەن ئێمە تموحی ئەومان هەبێ ئەوە لۆگۆی خۆ دەسەر بێ ئەوە نووسەرەکە ئازادە خۆی مەسەن لە ژوورەکەیە چی بەکاردێنێت چی دەڵێت چی کتێبک عەرزەکە ئێمە تەنها ئەوەی کە لەسەرمانە لە ڕووی ئیداری و لە ڕووی ڕۆژنامەنووسیەوە تەختەی بۆ دەکەین بەڵێ ئەمە تەداخلی ئیشەکە ناکەین تەنها ئاسان کە هەتا لە ڕووی میدیاییشەوە هەتا مەسەن کورساتی بەڕێز بۆ هەموو مناسەبەکانی ئێمە دێت میدیاکانی تر میدیای بۆ بانگ دەکەین یعنی هەموو ئاسانکاریشی بۆ دەکەین بۆ ئەو کەسە مەسەن وەکو ڕۆشنبیرێک بە تایبەت خۆت دەزانی جیاوازیشی هەیە لە بینی سلێمانی و شارەکانی ترا یان تۆ لە پایتەختی ڕۆشنبیری ینی ئەو لەقەبەت هەیە یان پایتەختی مەسەن شاری داهێنەری ئەدەبی ئەبێ ئەو شتانە هەموو ڕەچاو بکرێکە بەڕاستی کوردستانی نوێژ بە شانازیەوە یعنی توانێت لەو بارەشە با بڵین جێدەستی دیار بەڵێ کاک مەریوان باسی نوێبوونەوەت کرد و پلانی نوێتان بۆ ڕۆژنامەی کوردستانیە تا چەند پشت بە کەسانی ئەکادیمی ئەبەسن لە بواری میدیایە لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسانێک کە خاوەنی ئەزمونن تاوان بێگومان ئێمە لە پێش شەوتم لە کۆنفرانس یەکێکە لەو کۆنفرانسی ڕاگەاندەزەوێ یەکێکە لەو ئامانجانەی کە هەیەی ئەم مەسەلەی نوێکردنەوە و مەسەلەی ئەو بڵێن ئەپدەیتی خۆمانەیە بەتایبەتی کوردستانی نوێ بۆیە ئێمە غەڵەت نەبم هەر دوێنێ زیاد لە 40 ئەکادیمی ئەوەی کە جناوت باسیەکەی بەڵێ لە کۆنفرانسەکان هاتنە ناو ئەو لیژنەی کە عێلاقی بە چاپمەنیشەوە ینی 40 پێشنیازی ئەکادیمی تاوان نەکات یەکێتی با بڵێن کەسەکان تاوان هەندێک تێدایە دۆستی یەکێتی هەندێکی تایە لەوانەیە بێلایەن ئەکادیمیە بێلایەن یان هیچی نیە هەیە
پێی باشوو بێتە ناو ئەم کۆنفرانسەوە کە داوت کردن ینی هەموو جۆرەیش تێدا بۆ ئێمە دوێنێ یعنی تەبع ناڵێم هەمووی ستایش بوو بەڵام باز لە پێشنیازەکەم هەڵسەنگاندنە پێشنیاز هەمووی تاوان هەمووی وەرگیراوە جگە لە کەسانی ئەکادیمیش کاگاکەم ئێمە خەڵکێکمان هەیە با بڵێن ئەزمموی هەیە یعنی ناوانەیە ئەزمونونەکەی ئەو زۆر لە بۆنە ئەکادیمێکی بەڕێز بە سووتر بێ بۆ ئێمە شەر نیم بۆنمە ئیلا ئەو کەسە بڕوان نامەدار بێ یان با بڵێن ئەزمموی ئەکادیمی جامیعی هەبێ ئێمە زەن بەڵکو مەسەن چەند کەسێکی تیا بووە بۆنمە لە دامەزێنەرانی مەسەرەن ئێزگەی گەلی کوردستان بوون دوێن لە کۆنگرگای بەشداریان کردو خۆلا مەسەن هیوا هەیە 30 ساڵ هیوا هەیە وڵا مەسەن تۆ حساب کە 40 ساڵە لە میدیا تۆ ئەزمموی ئەو ئێمە میمە کە چۆن بووە مەسەن بۆی باس کردوین ئەو حەماسیان کە هایان بۆ لە شاخ چۆن بووە ئێمە گوێمان لێگرتووە مەسەن بۆ بە ڕاستپاردانی بۆیە بە هیوان کە ئەم ساڵ هەموو ساڵێک جیاواز بینە ساڵەکانی تر و پێداچوونەوەیکی باش بکەین بە هەندێک با بڵێن کەم و کوڕی کە هەیە بۆی وردە نەیهێڵین. کاک مەریوان دیارە ڕۆژنامەی کوردستانی نوێ لە ئێستادا یەکێک لەو ڕۆژنامانەی کە گرنگی هەم بە بواری ئەلکترۆنی هەم بە بواری کاغەزیش داوە تا چەندێک گرنگە کە ڕۆژنامە پارێزگاری لە شوناسی خۆی بکات چکە ڕۆژنامە سەرەتا کە دەرچوە بە شوازی کاغەزی دەرچووە ڕەنگە ئێستا ڕاستە ئەلکترۆنی خێراترە بۆ بەدەستگەیشتنی هەواڵەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا مانەوەی هەواڵ لە ناو کاغەزدا جۆرێک لە ڕسەنایەتی جۆرێک لە چێژێکی تایبەتی خۆی تاتەنە کوردستانی نوێ هەوڵ ئەدات لەسەر ئەم شێوازی بەردەوام بێت. ئەمە بێگومان پرسیارەکە زۆر لە جێ بە جۆرش خش داڕێژمەوە هەتا ئێستاش بۆ زانیاری خوێنەرە بینەران و ئێوەی بەڕێزیش لە هەموو با بڵێن مەحاکم و لە هەموو شوێنە ڕسمیەکانی حکوومەت و لە دادگاکان لەمانەیە بەڕاستی ڕۆژنامەی کاغەزی معتەبەرترە وەردەگیرێ بۆنمە تۆ ئەگەر خوا نەخوازە شکاتێکە بێ لە یەکێکە یعنی نە تەلەڤیزۆنی نە دیجیتال میدیا تا ئێستا نایانتوانیوە یعنی وەکو بەڵگەیەکی ڕسمی بەکارێ بەڵام تا ئێستا کاغەزیەکەیە کە ئەبێتە بەڵگەیەک و ئەبێتە بۆ نمونە مەسائلی مەحاکیمە ئامە سەرچاوێکی ئەوەش وای کردووە کە با بڵێن چاپەمەنی قورسایی خۆی هەرمێ لێنجارێ بەڵام کەم دابەزی وەکو جامت باس کرد ئەو شتێ بەڵام ئێمە لە پاڵ ئەوەیە وەکو ئاماژەم پێکرد ئێمە شتێکەیە کە دیجیتال میدیا یان سوسیال میدیا ئەمە ئەتوانێت ئێمە شانبەشانی کاغەزیەکە بڕۆین بۆ ئەوی بتوانین خوێنەری ئەوەژیان ئەوەی کە مەسەرەن سمارتفۆنێکی پێ توزانە مۆبایلێکی پێەیە یعنی بتوانین لەوێ شار کوردستانی نوێ ببینێ بەڵام ئێمە لە دیجیتال میدیاکە بە شانازیەوە دوو زۆر ئیشکردنمان هەیە یەکێکیان دانانی ڕۆژنامەکەیە وەکو خۆی وەکو چۆن تۆ کاغەزەکە لە بەردەستایە ئەو تامو چێژەی هەیە ئێمە بە هەمان شێوە بە فایلی PDF و بەمانە دایدەنین بۆی خوێنەر وەکو خۆی ڕۆژنامەکە ببینێ شێوە ئاسانکاریشترمان ئەوەیە ئێمە بابەتەکان ورد دەکەینەوە ئەکەین بە وردی بچوک بچووک ئەوە شەردا بەزین هەری ڕۆژنامەکە جگە لەوەش بەشی سێممان بریتە لە با بڵێن ڕووداوی خێرا یان ئەو شتانی کە ڕوودا علاقی بە میدیا و بە خەڵک و بە سیاسی بەم شتێکەوە وەکو هەر دیجیتال میدیایشتی لەوشە ئێمە کوردستانی نوێ طبعا ئێمە دایە بەزین بەڵام دیسانەوە ئێمە کوردستانی نوێ لە هیچ شتێکا پەلە ناکەین ئێمە ئەوە دروشمی ئێمەیە ینی ئەڵێ پەلە مەکە بۆی سەر لە خوێنەر تێک نەدەی بەڕاست سەر لە بینە تێک نەدەی وەکو چۆن کورسات مەسەلا من ئەزان پەلە ناکەن لە هەندێشتا بۆ ئێمە هەواڵەکە بێ بە پەلەیە یعنی ناچین هەم طبعا ئێمە کوردستانی مەسوولەتی ئەوشمان لەسەرشانە زمان لە ئێمە زۆر مهمە یعنی باوەڕتان هەبێ هیچ بابەتێک لە کوردستانی نوێ ناڕوا دووسێ فلتەر نەکە یعنی بۆ مەگە هەواڵی بە پەلەش بێ کە هەواڵی بە پەلەکە لەوانەیە بریتی بە لە 25 وشە بەڵام ئەو 25 وشەیەش دوو کە سێ کەس دەکاتەوە یعنی ئەڕوا بە دووسێ فلتەرە ئینجا ئێمە خینە سەر دیجیتال میدیاکەمان جگە لە کوردستانی ئەوە هەری چار مەسەن چەندین کەس دەیخوێنێتەوە ئەوە لە مەسوولی لاپەڕەیە دەستەی نووسەرانە سکرتاریەتە مەسەن من جێگری سەرنووسەرم ئەخی کەسیش کە سەرنووسەر دەیبینێ کە مۆریەکە ئەچێ بۆ چاپخانە یعنی کۆمەڵێک ڕێگامان هەیە هەرچەندە لەوانێت زۆر جار گلەی ئەومان لێ بکرێ بڵێن کوردستانی تۆزێ خاوە لە دابەزانیشتە بەس ئەو خاوە باشترە لەوەی تۆ پەلە بکەیت و هەڵە بکەیت بۆ ئێمە پەلە ناکەین و هەڵە ناکەین بەڵێ ئێمە پەلە ناکەین و بۆی هەڵە نەکەین بەڵام خاوترین و هێورترین بۆی شتی بەڕاستی ڕازگۆ ڕازبین بە خوێنەران و بەبینەرانمان. بەڵێ کاک مەریوان باسی دیجیتال میدیامان کرد و سوشیال میدیا و چەند ڕۆژنامەیەکێ لە جیهانە کە تا ئێستاش هەیبەتی خۆی ماوە تیراژی زیادە واشنگتن پۆست نیویۆرک تایمز بۆ نمونە کوردستانی نوێ لە 2024 چی ئەکات بۆی هیچ نەبێت تیراژی زیادکە یاخۆت شان بەشانی دیجیتال میدیا
مقاومە بکات و بەردەوام بێ. ئەمە تاوان سوپاس کاکە کامتۆ کە باسی ینی ئەوەت کرد کە پژگیری قسەکانی من کە ڕۆژنامەی کاغەزی کاریگەری هەر ماوە ئێستا لە جناب باسی واشنگتن پۆست کرد ئێستا ڕێی عامی ئەمریکی واشنگتن پۆست هەر ئیگۆڕێ ئێستاش ئەگەر پێ ئیگۆڕێت ینی خۆتە زانانی بەڵێ کاریگەری ئەگە پژگیری بۆ نمونە توزانم کۆماریەکە کۆماری ینی سەتا ئەوە بەرزە بێتەوە مەسەن پژگیری دیموکراتەکانی بۆ شێوە بۆیە ینی نەکەر ئەو تەمان زۆری ترە ڕۆژنامەکان لە دنیا تا لە بەریتانیا وایە یعنی بۆ زانیاری بینەرانی بەڕێزیش ئەمە من خۆم چەندجار هەموو جارێ مەسەن لە ماوەی مانجێک دوو مانگە ئەچمەوە سەر ئەو وڵاتانە چێ ڕۆژنامەی کاغەزی ماوە یعنی هەر بۆ زانیاری بۆ ئەو مناقەشەی کە دروستە بێت لە زۆر دانیشتنەدانیشی مەسەن ئەو بەڕێزێک دانیشتە میدیاکاریشە زۆر زار یعنی زانیاری نییە ینی متابعی نییە هەر لە خۆیەوە مەسەن وشێک بۆەوە باو ڕۆژنامەی کاغەزی باوی نەماوە ئێکاکەوەرە بۆم شیکەرەوە بۆچی باوی نەماوە ئەنێ ئەبێت تۆ بەڵگەت پێ بێ مەسەن بڵێ ئاوا ئێ من بۆ نمونە لە وڵاتێکی وەکو مەسەن سعودیە ئێستا مە سعودیە پێمان وایە مەسەن لە چاو وڵاتانی تری ئەوروپی ئەوانە دواکەوتوترەوە مەسەن شەرقیە ئەوانە ئێستا ڕۆژانە سەر و 15 ڕۆژنامەی ڕۆژانی هەر هەیە لە سعودیە یان کە تۆ پێ وایە بەڵێ مەسەن لە ئیمارات زیاد لە 8 هەیە یان هەموو هینەکان بێ تەسەوڕگە ڕۆژێک سەیری کوێم کرد باشە سوودان کە ئێمە پێم واتە سوودانەوە هەر وانێ دواکەوترین وڵاتە چوار ڕۆژنامەی هەیە خۆ ئەوە ئینتەرنێت و خەڵک بگەڕێن ئەوتەوان باسی میسر و ئەمان هەر ناکەم کاوانە پێشکەوتترن زۆر تایبەتی لە باری چاپ بەڵێ باسی چاپەمەنی دەکەم یان لە ڕۆژنامەی کاغەزی کاکات دەست خوێنێت بۆیە ینی ئەوە خۆ داوسێمان ئێران خۆ ئێران زۆر بووە زۆر پێشکەوتو خۆتە زانین بە تایبەت مەسەن ڕۆژنامەی کاغەزی بڕۆ تاران ئێستا جادەکان هەم ڕۆژنامەی کاغەزی کاک مەریان شتێکیشی دەڵان خوێنەری ڕاستەقینە خوێنەرەیە کە بە دوای نووسینە چاپەمەنەکاندا دەڕۆ کاغەزەکاندا دەڕۆ بێگومان ڕێی من وایە بەڵام چۆ خۆم کاغەزیم نابڵێ ئەو قسەیە بکەم بەڵام بێگومان سوپاس بە تۆ کردێت لەبەری بە فعلی بۆ بینەر و بۆ خوێنەر بەجێ ئەو بەخوای حکومە بەڵام بەخوا وایە قسەکە سپاس بە زۆر بەڕێز مەریوان مەسعود جێگیری سەرنووسەی ڕۆژنامەی کوردستانی نوێ سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆم دەفەتە زۆر بەخێر بێت سپاس